سڕبوونی دەست و قاچ، هەستکردن بە مێرولەکردنی دەست وە قاچ و تەزوو هاتنەوە پێیاندا کۆمەڵێک نیشانن بە تەنها یان بەیەکەوە دەبنە هۆی بێزارکردنی نەخۆش و ڕێگری دەکەن لە ئەنجامدانی کار و باری ڕۆژانەی ئەو کەسە لەگەڵ تێکسوونی خەو و خەبەربوونەوەی. گرنگترین هۆکارەکانی بوونی فشار لە سەردەمارەکانی دەست و قاچ بەهۆی ئینزلاقی فەقەرات و دیسەک. بوونی فشار لە سەردەمارەکانی ناو بڕبڕەکانی پشت بەهۆی نەخۆشیەکانی تری فەقەرات یان دروستبوونی کیس یان ژێرپەنجە یان کۆبوونەوەی خوێن دوای زەبر کەوتن بە بڕبڕەکانی پشت. جەڵتەی مێشک یاخود سەکتە. بوونی فشار لە سەردەمارێکی دیاریکراو لە دەست یان لە قاچ بۆ نمونە کۆنیشانی کاڕیال تێنت لە دەستدا. نەخۆشیەکانی تر: نەخۆشی گورچیلە، سستی گورچیلە یان وەستانی گورچیلە. نەخۆشیەکانی دڵ وە خوێنبەرەکان، سستی دڵ یان تەسکبوونەوەی خوێنبەرەکان. نەخۆشی شەقیقە، سستی غودەی دەرەقی. تێکچوون و هۆرمۆنەکانی لەش، کێشەی کۆندامی لیمفاوی لەگەڵیدا ئەو شوێنە دەئاوسێت. قەلەقی و دلەڕاوکێ، خەمۆکی و هیتر. بوونی هەوکردن لە ناو خوێن وەک ڤایرۆسی EB یاخود CMV ئایدس. نەخۆشیەکانی کۆندامی بەرگری وەک ڕۆماتیزمی جومگەکان. نەخۆشی کۆلیانبێری، کەمخوێنی زۆر یاخود بەردەوام. هەندێک نەخۆشی بۆ ماوەیی: کەمی ڤیتامین و کانزاکان بە تایبەتی ڤیتامین B1، B6، B12 لەگەڵ مەگنیسیۆم. زۆر بەکارهێنانی دەست و قاچ وەک زۆر بەکارهێنانی مۆبایل و کۆمپیوتەر یان مەکینەی دوورمان. هیلاکی: زۆر خواردنەوەی مادە کحولیەکان، جگەرەکێشان، نێرگە لە کێشان. زۆر سپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆکە. گەر پێت خۆشە زانیاری زیاتر لەو بابەتانە بزانی، لایک و کۆمنت و شێرت بین نەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی هەموو کات باشترینتان پێشکەش بکەین لە کلیل میدیا.